ساڵتان لێ بینەرانی پایتەخت میدیا لە ڕێگەی هامڵتۆنین لە نزیک گوندی بەرزێوە بەشێک لە شەقامی ڕێگەی هامڵتۆن مەترسی دارمانی تەواوەتی لەسرە کە ڕێگایەکی بازرگانی و ڕێگایەکی تاکساییدا ئەگەر لە دیمەنەکانیشا دیار بێت ینی شۆستەی ڕێگاکە بە جۆرێکم بۆتەوە ڕەنگە ئۆتۆمبیل هەر لادانێکی کەم کارەساتی گەورەی لێ دروست بێت. ئەمە ژێرەوەی ئەو شەقامەیە ئەم لاشی ڕووباری گەورەی چۆمانە، بەڵام بەگشتی ڕێگاکە مەترسیدارە بۆ ئەو شۆفێران و ئەو هاوڵاتیانەی کە بێرەدا گوزەر دەکەن. بۆیە تا ئێستا وەکو دەیبینن لە دوای ئەو شەپۆلە بارانبارینەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ناوچەکەی گرتوتەوە، ڕێگاکە بە تەواوی مەترسی دارمانی لەسرە. وەکو دەیبینن هەم شەقامەکە ینی مەسافەی نێوان شەقام و شۆستە هیچ بە تەواوی ئەتوانین بڵین نەماوە. هەر لادانێکی هەر ئۆتۆمبیلێک ڕەنگە کارەساتی گەورەی لێ دروست بێت، ڕەنگە شۆفێران ئاگداری ئەوە نەبن کە ئەم ڕێگایە بەو شێوەیە چکاتە نەوەستی و لە نزیکەوە سەیری نەکەی ڕەنگە دیار نەبێت. بۆیە شۆفێران ئەبێ بە وریایەوە مامەڵە لەگەڵ ئەم ڕێگایە بکەن. درێژی ڕێگای هامڵتۆن لە دوای ئەو شەپۆلە بارانبارینە کە لە ڕۆژانی ڕابردوو بوونی هەبووە هەم لە نزیک بازگەی جوندیانش بە هەمان شێوە بەشێک لە شەقامەکە داڕماوە. ئەمەش شوێنێکی ترە کە ئەکەوێتە نزیک گوندی بەرزێوە بە هەمان شێوە مەترسی دارمانی لەسەر و وەکو تیشم هەر لادانێکی کەم بۆ ئۆتۆمبیل و شۆفێران ڕەنگە کارەساتی گەورەی لێ دروست بێت.